بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دوای مانگێک لە پەسەندکردنی لەلایەن پەرلەمانی عێراق وەزارەتی داد یاسای بودجێ عێراقی بۆ ساڵی 2018 بڵاو کردەوە. لە ڕاگەیەنراوێکدا وەزارەتی دادی عێراق بڵاوی کردەوە یاسای بودجە لە وەقایعی عێراقدا بڵاو کراوەتەوە و لەمە دووا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بە میوانداری بەڕێز مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. مادة 14 من قانون الموازنة تصويت یاسای بودجێی عێراق بۆ ساڵی 2018 کەوتە بواری جێبەجێکردنەوە. لە ڕاگەیەنراوێکدا وەزارەتی دادی عێراق ڕایگەیاند یاسای بودجێی عێراقی بۆ ساڵی 2018 ئەمڕۆ لە ڕۆژنامەی وەقایعی عێراقی بڵاو کراوەتەوە و کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. لە کاتی پەسەندکردنی یاساکە لە ڕۆژی 3 ئازاری ئەمساڵ لەلایەن پەرلەمانی عێراق فراکسیۆنە کوردیەکان بەهۆی جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان بایکۆتی دانیشتنی پەرلەمانی عێراقیان کرد و یاساکە بەبێ کورد پەسەند کرا. دیارترین داواکاریەکانی کورد لە یاسای بودجێی عێراق بۆ ساڵی 2018 خۆی دەبینێتەوە لە دانانی ڕێژەی لە سەدا 17 بودجێی عێراق بۆ هەرێمی کوردستان. بەپێی یاسای بودجێی عێراق بۆ ساڵی 2018 دەبێت هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت لە کێڵگە نەوتیەکانی هەرێم و 300,000 بەرمیل نەوت لە کێڵگە نەوتیەکانی کەرکووک دەسلیمی کۆمپانیای سۆمۆ بکات. لە بەرامبەردا عێراق بڕێک پارە بۆ هەرێم دەنێرێت. لە ئێستادا کە یاسای بودجێی عێراق بۆ ساڵی 2018 کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام نازانرێت حکوومەتی هەرێم پابەندی یاساکە دەبێت یان ڕەتی دەکاتەوە. لە ساڵی ڕابردووش بەهۆی هەوڵی فراکسیۆنە کوردیەکانەوە پشکی لە سەدا 17 و بەشێک لە موچە بۆ هێزەکانی پێشمەرگە لە بودجێی عێراقدا دابین کرا، بەڵام حکوومەتی هەرێم پێوەی پابەند نەبوو. لە لایەکی ترەوە کەوتنە بواری جێبەجێکردنی یاسای بودجێی عێراق لە کاتێکدایە عێراق مانگی ڕابردوو بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم زیاتر لە 370 ملیار دیناری نارد، بەڵام نازانرێت دوای کەوتنە بواری جێبەجێکردنی بودجێی عێراق حکوومەتی عێراق چۆن موچە بۆ هەرێم دەنێرێت. یاسای بودجێی عێراق بۆ ساڵی 2018 بڕی 104 تریلیۆن دینارە و ڕۆژی 3 مانگی ڕابردوو لەلایەن پەرلەمانی عێراقەوە پەسەند کرا. سەرۆکۆماری عێراقیش لە 13 مانگی سێدا یاساکەی ڕەوانەی پەرلەمانی عێراق کردەوە بۆ دەستکاریکردن، بەڵام پەرلەمانی عێراق ڕەتی کردەوە جارێکی دیکە دەستکاری یاساکە بکات و ڕەوانەی سەرۆکایەتی کۆماری کردەوە. سەرنجام ئەمڕۆ یاساکە لەلایەن وەزارەتی داد بڵاو کرایەوە و کەوتە بواری جێبەجێکردنەوە. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان کاک مەسعود بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ وەزارەتی دادی عێراق یاسای بودجەی بڵاو کردوێتەوە. دوای ئەم بڵاوکردنەوەی یاساکە ڕاستەوخۆ دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەنای خوای بەخشندنەوە میهرەبان، سەڵاو بۆ جەنابەتەوە بۆ بینەرانی بەڕێز. طبعا ئەمەی کە هەیە ئیجراعاتی شکلی و دەستوریە و قانونیە. لە حقیقەتە پێویستە قانونی موازنەی 2018 لە یەکی 2018 بچێتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەم ساڵ کە دواکەوت حکوومەت ناچار بوو بۆ مانگی 1 و 2 بە پێی قانونی داری مالی و دەینی عام 1/12 نەفقاتی تەشغیلی فعلی 2017 بۆ مانگی 1 و 2 سەرفکە، بەڵامی تر بە پێم قانونە قانونی موازنەی 2018 بودجێ عێراق سەرفەکە و بە تایبەتی موچە و تەشغیلی و بە حقیقەتێک شەیە ئەوەی ئێمە لە عێراقا تەماشامان کردووە و سیاسەتی حەیدەر عەبادی بەو شێوەیە بووە. ئەم ساڵیش لە کۆبنەوەی سەرۆکایەتیەکە بەسەراحەت پێمانی وتی ئێمە ئەوەی سەرفێکن لە 2018
تەنها موچە سەرفەکەین لەگەڵ تەژغیلی بۆ ئستثماری پارێکی ئۆتۆمان نییە و ئەم 4 تریلیۆنەی کە لە موازنەکە هەیە ڕقەمێکی نەزەریە لەسەر ئەرزی واقع عێراق بەپێی ئەو معلوماتانەی کە ئێمە هەمانە بۆ ساڵانی 2015 عێراق ساڵانە لە 70 تریلیۆن دینار زیاتر سەرف ناکە یاخود نەفقاتی فعلی دەوڵەتی عێراقی 70 تریلیۆنە و تەسەورەکەم بۆ ئەم ساڵیش بەتایبەتی ئەگەر دوای انتخابات هەر حەیدەر عەبادی ببێتەوە بە سەرۆک وەزیرانی عێراق تاو کاتی حکوومەتێکی نوێ تەشکیلەکرێ هەر ئەو ئیداری زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە هەر ئەو کورد بوو کە دەیویست مەسەر ئەم یاسایە بەم شێوازە پەسەند نەکرێ ئەم ساڵ عێراق یاسای بودجەی نەبێ خودی عەبادیش دەیویست هەر یاسای بودجە پەسەند نەکرێ ساڵانی ڕابردوو ئەم دووەکەوتنە هەبوو ئەو درەنگ پەسەندکردنی یاسای بودجە عێراق ساڵانی ڕابردوو ئەم دوواکەوتنە نەبوو لەبەرەوەی شەڕی داعش هەبوو و محاولا کرا بە زووترین کات یاساکە تەشریع کرێ و ئەو شکالیەتانەیە کە ئەمساڵ تێدا بوو لە ساڵانی ڕابردوو تێدا نەبوو بە تایبەتی بە نسبەت ئێمەی کورد و سونەکان طبعا پارێزگا بەرهەمینەرەکانی نەوت هەموو ساڵێک هەمان مشکلیان هەبووە بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی پشکی کورد کەم کرابوو بۆ 12.67 و سونەکان هیچ پارێکیان بۆ تەرخان نەکرابوو معوقاتی زۆر تێکەوت حقیقەتی شەیە حکوومەت خۆی 51 ڕۆژ دواکەوت لە ناردنی پرۆژە یاساکە بۆ پەرلەمان کاتێک ناردی پەرلەمان داخلی ئەپڵی تەشریعی بوو بۆیە لە مانگی یەکەوە مانگیەکی 2010 دەستکرا بۆ مناقشەکردن و معوقاتی زۆر تێدا بوو ئێمە تەماشامان کرد حکوومەت زۆر جددی نییە لەوەی کە بێتە ناو مناقشەکان خۆی دەویست کە یاسا نەبێ یاسای بوجە بۆ 2010 خواستی هەیە بۆ خۆی لە بیدایەتە مماطەڵەی زۆرێ کرد و محاولەیە کرد پرۆسەکە زۆر بەخاوی بڕوە من تەسەورەکەم زیاتر ئەمان جێو بوو لە شەقامە پەرلەمان و کوتلە سیاسەکانی پێ تۆمەتبار بکە و لە ئەخیرا خۆی کە ویستی ئێمە مقتەرەحێک من کردم کە سەرۆکوەزیران کە هاتە پەرلەمان بەجیا لەگەڵ وەکەونات کۆبێتەوە لەگەڵ کورد بەجیا سونە بەجیا و شیعە بەجیا و مقتەرەحەکە مەقبولێتی هەبوو لە ناو پەرلەمانە دەنگی لەسەردرا المهم ینی ئەحداسەکان نامێت دووبارەی بکەمەوە و ئێمە کۆبنەوەی سێ سەرۆکایەتەکەمان تەرتیب کرد و من خۆم بەشدار بووم تێیدا لە نەتیجە ئێمە وەکو کورد هەڵوێستێکی سیاسی وازەحمان هەبوو سەرڕای ئەو هەموو مناقشاتانی کە کردمان بەڵام سازشمان نەکرد لەسەر پشکی کورد و بۆ ڕازی نەبووین کە پشکی کورد کەم بکرێتەوە لە 17% بۆ 12.67 لە مستەقبەلیشە ئەگەر مفاوزاتی سیاسیش بکرێت لەسەرم بابەتە مفاوزی سیاسی کورد زۆر بەڕوونیە توانێ بڵێ کورد هیچ کاتێک ڕازی نەبووە بەمە و ڕازیش نابێ و ممکنە جارێکتر مفاوزاتی لەسەر بکاتەوە باشە بەس ئەو داواکارانەی کە کورد هەیبوو گوێ لە فراکسیۆنە کوردیەکان نەیگیرا بۆ نمونە بە تایبەتی کە پشکەکە وەک خۆی بمێنێتەوە لە 17 بەڵام سەر و کۆمار دوایەوەی کێوە لە سی مانگی سێ پەسەندتان کرد سەر و کۆمار لە سێنزەی مانگ یاساکەی ڕەوانی پارلەمان کردەوە بۆچی کە باز لەوەکەی سیویەک تێبینی هەبوو لە سەریاسە بۆچی گوێ لێ نەگرە ئایا بەپێی یاسە دەسەڵاتی نییە کە بودجە بنێرێتەوە بۆ پەرلەمان بەڵێ خۆی ینی حقیقەتێک هەیە لەبەرەوە یاسای بودجە ساڵانەیە لە عێراقا بەنسبەت پشکی کورد و ئیشکالیەتی تێدایە هەموو ساڵێک لە ناو پەرلەمانە پشکی کورد بووە بابەتێک بۆ مزایدات و ئەم جارە لەبەرەوەی ئێمە نزیک بووین لە انتخاباتەوە سەرۆکوەزیران ئەو وەرقەی نەدا بە کوتلە سیاسیەکان مزایداتی پێ بکەن خۆی ئەو هەنگاوینە و دەکرا پشکی کورد لە قانون ئیداری مالی و دێنی عامی عێراقا جێگیر بکرایە و ئێمە ئێستا لەگەڵ مەعهەدی حوکەمەی کەنەدی کە پشتیوانی عێراقەکەن بۆ لامەرکەزیەت و مسودەی قانونی داری مالی و دێنی عامی عێراقمان داڕشتووە ئەکرێ دوو خاڵ زۆر گرنگە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەکرێ پشکی هەرێمی کوردستان لەو قانونەیە جێگیر بکرێ و ئەمە نقطەیەکی مهمە نقطەیەکی تریش کە مهمە نەفقاتی سیادی دەوڵەتی عێراقی هەموو ساڵێک حکوومەت بە کەیفی خۆی ئەم ڕێژەیە زیاد و کەمەکە
بۆ نمونە بینیمان لە 2010 گەشتە 139 لە موازنەی عێراق وەمە ڕێژەیەکی زۆر زۆرە تەئسیری لەسەر پشکی هەرێم هەیە ئەگەر نەفقاتی سیادی لە 125 بووە ئەمساڵ و پشکی کورد بە پێی بەیاناتی وەزارەتی تەخطیط حساب بکرایە کە کاتە 114 هەرێمی کوردستان نزیکەی 10 تریلیۆن بودجێ بۆ تەرخانەکرا بەڵام عێراق هاتووە نەفقات سیادی زیاد کردووە کەوا کات پشکی هەرێم کەمەکە ئەمانە ئەبێ مشەڕعی کوردی لە دەورەکانی داهاتووە بیری لێ بکەنەوە سەر و کۆمار دەسەڵاتی نەبوو کە یاساکە ڕەت بکات و یاخودەوە پەرلەمان بوو گوێ بەدا کارێکی سەر و کۆمار نەدا کە ڕەوانی پەرلەمانی کرد بۆی جارێکی ترامار بکرێتەوە بەڵێ لە مادەی 73 لە فەقەرەی سێهەم ڕوونە کە ئەڵێ سەر کۆمار مسادقەکات لەسەر ئەو یاسایانی کە پەرلەمان تەشریعەکە و لە مادەی 67 تاکید لەواکاتەوە کە یەکێک لە ئەرکەکانی سەر کۆمار زەمانەتکردنی یاخود تەئکیدکردنە لە ڕێزگرتن لە دەستوری عێراقی لەلایەن مؤسساتی دەوڵەتەوە طبعاً ئەم دوو مادەیە ئەتوانی تەفسیری جیازی بۆ بکەیت هەم سەر کۆمار حەقی خۆی بوو ئەگە تەجاوزی دەستوری لە قانونی موازنە هەیە کە فعلەن هەیە حەقی خۆی بوو بیگەڕێتەوە لە بەرەوەی تەجاوزاتی دەستوری هەیە لە هەمان کاتیشدا پەرلەمان و حکوومەت تەکیدیانە کردەوە کە سەر کۆمارە و سەلاحیەتەی نییە قانون بگەڕێنێتەوە ئەگەر 15 ڕۆژ بەبێ واژووکردن مایەوە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ینی حقیقەتێک هەیە لە عێراقا مشکلەیەک هەیە طبعا ئەمە شیعە لێی بەرپرسە و ئەمەش ئەچێتە چوارچێوەی ڕێزنەگرتن وەشکاندنی دەستوری عێراقی ئەوی شەوەیە کە مەجلیسی ئیتیحادیان دروست نەکردووە مەجلیسی ئیتیحاد لە هەموو دنیا کە سیستەمی پەرلەمانیە مەجلیسی نوابی هەیە کە تەشریعی قوانینەکە ئەچێتە مەجلیسی ئیتیحاد یا مەجلیسی شیوخ لەوێ فلتەرەکرێتەوە ئەگەرەکو خەلەلی تێدا بوو تەجاوزاتی دەستوری هەبوو ئەیگەڕێنەوە بۆ پەرلەمان ئێستا لە عێراقا مشکلەیە سەر و کۆمار کردی یاسایی بوو یاخود ئەو پەرلەمان بوو گوێ لە داواکارێکی سەر و کۆمار لە وجهی نەزەری من ئەوەی سەر و کۆمار کردی دەستوری بوو لەبەرەوەی بە پێی مادەی نەگیرا هیچ پەرلەمان لەبەرەوەی لە عێراقا نەحترامی دەستورە گیرە نەحترامی قوانین نەگیرێ هەڵوێستی سەر و کۆمار دەبووە چی بە لە کاتێکە یاسا ئەمەی هەبێت مەکتەبی سەر و کۆمار لە مۆتەمەرە سەحەفیەکان ئێمە طبعاً پێشەوەیان مۆتەمەر سەحەفیەکان بکەن لەگەڵ ئێمە کۆبوونەوە لە لیژنەی دارایی و زۆربەی تێبینیەکانیان کە من پێشتریش بینی بووم لە ژێی خۆیان بوو هەم تەجاوز لەسەر قانون و هەم تەجاوز لەسەر دەستوری عێراقی تێدا بوو و ئێمە خۆمان نەزانی لە ناو پەرلەمانی عێراقا تەشریع چۆن نەکرێ مەسەلەن کوتلەیەک دێ ئەڵێ بۆ گەڕەکی فڵان و بۆ فڵانە شەقام پارەیەک تەرخان بکەن ئەمانە هەمووی لە قانونی موازنەی دەولەیە شتیوان نییە قانونی موازنەی دەولە ئیرادات و نەفقات دیاریەکە و چوارچێوەیەکی گشتی بۆ دیارریەکە هەندی وردەکاری هەیە ئەوە ئیشی دەسەڵاتی جێبەجێکردنە کوێ ئاوادام بکرێتەوە پارێ بۆ کوێ تەرخان بکرێ و یعنی ئێستا بوون و نێمەوامان لێ هاتووە ئەمە چەند ساڵە بۆ پارێزگای هەڵەبجە داوای پارەکەین تەرخانەکەین تا نەکرێتەوە ئێستاش پێش بەرنامەجەکە پێتم وت یعنی من وەسیقەیەکی حکومیم لایە کە حکوومەت نیازی هەیە تاان بدا لە مەجموعەیەک مەواد یەکێک لەوانە ئەو پارەیەکە بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان کراوە زۆر باشە بەس سەبارەت بە مەسەلەی پشکەکە کە بەڕێز دوایی دێنێ سەرەوەی کە چەند بودجێ بۆ هەرێم دێت بە پێی یاساکە بەس پشکی لە 117 پێشتر کەم تەرخەمی هەبووە کە ئەو کاتی کورد پێگەی بێز بوو یەکلا نەکراوەتەوە بۆنە لە یاسایەکدا کە ڕێژەی ئەوەندە بۆ کورد بنرێ شتێکی شەفەییە کە وتراوە با لە 117 بۆ هەرێم بێت لە حکوومەتی دکتۆر عایەت عەلاوی بڕیار لەسەرەوە دراوە و حکوومەتەکەی دکتۆر عایەت عەلاوی هەم سوڵتاتی تەشریعی هەبووە و هەم سوڵتاتی جێبەجێکردن تەنفیدی هەبووە بەڵام لەبەرەوەی موازنەی دەوڵەتی عێراقی ساڵانەیە بۆیە بە کۆتایی ساڵ سنەی مالیش کۆتایی پێدێ و حکوومەت ئەتوانێ هەموو کاتێک دەستکاری ئەو ڕێژەیە بکە ئەوکو ئاماژەم پێکرد ئێمە لە 2000 طبعا لە 2000 پێم وابێت 12 شەوە ئەم کێشەیە هەر هەبووە لەناو پەرلەمان و محاولە کراوە کەم کرێتەوە کوتلە سیاسی کوردەکان نەیانێشتووە طبعا لە 2014 موازنە نەبوو لە 15 جاریش کە سەری هەڵدایەوە یعنی گەشتە ئەوەی لە 2017
تەنانەت نەفقاتی حاکیمەش ویستیان ڕەبتکەن بە مەسئلەی نەوت و ئەبێ پشکی ئەگەر کورد نەوتی ڕادەست نەکرد پارەی دەرمان و ئەوانە نەدرێ بە هەرێمی کوردستان. تەنانەت من یعنی لە کۆبنەوەی لیژنەی دارایی هەندێک بە توندی قسەم کرد وتم سەدام بەو هەموو ئیجرامیەی خۆی کە جۆرەها حیساری لەسەر کورد هەبوو بەڵام ئازوقە و دەرمان و ئەوانی لەسەر هەرێمی کوردستان نابڕی نابێ ئێستا ئێوە لە سەدام تەجاوز لە سەدام زیاتر بکەن ئەمە جێ قبولکردن نییە. ئێستاش کێشەکانی هەرێم و عێراق پێویستی بەوە هەیە لە ساڵانی داهاتوو لە دەورەکانی داهاتوو محاولە بکرێ لەو قوانینانە بۆ نمونە ئەگەر باسی جانبی مالی بکەین بە تایبەتی قانون ئیدارەی مالی و دێنی عام بتوانین هەندێک شت هەیە کە پەیوەندی بە پشکی هەرێمی کوردستانەوە هەیە لە قانونی ئیدارەی مالی و دێنی عامە بیچەسپێنین بۆی هەموو ساڵێک ئێمە تووشی ئەم مناقەشەی نەبینەوە و هەر مەشغوڵی موازنە بین چونکە کێشەی ئێمە لەگەڵ عێراقا تەنها موازنە نییە کێشەی ئێمە لەگەڵ عێراقا زۆر فراوانترە ئەگەر بچینە ناو دەستورەوە وەکو ئاماژە کراوە تقریبن زیاتر لە 50 مادەی دەستوری هەیە کە عێراق پێشێلی کردەوە لە ماوەی 12 ساڵی ڕابردووە پێویستە بچینە ناو وردەکاری ئەوانەوە هەر مەشغوڵ نەبین بە موازنە بەڵام ئێستا لەبەرەوەی لە 2014 پشکی هەرێمی کوردستان قەتع کرا لە عێراقا و ئیتر سعری نەوت دابەزی شەڕی داعش هات عێراق خۆی تووشی قەیران بوو هەرێم تووشی قەیران بوو زیاتر فۆکس کرایە سەر جانبە دارایەکە بەڵام ئێمە لە عێراقا زۆر کێشەی دەستوری ترمان هەیە پێویستەکە معالەجە بکرێت. بەڵێ زۆر باش بەس وەکو بواری کەوتنە بواری جێبەجێکردنەوە لە ئەمڕۆ دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم یاسایە لە کاتی نەشرکردنی لە جەریدەی وەقایع بەڵێ ئیتر عێراق ئیش بە یاساکاکە بەڵێ ئەی سەبارەت بە پشکی هەرێم ئێستا بۆ نەگەر بە پێی یاساکە بێ لەمە دووە پشکی هەرێم موچەی فەرمانبەران چۆن دێت چەندە؟ بەڵێ ئێمە لەگەڵ سەرۆکوەزیران کە هەم لە کۆبوونەوەی فراکسیۆنە کوردیەکان کە لە مەکتەبی سەرۆکوەزیران ئەنجامماندا کۆبوونەوەیکی داخراو بوو نزیکەی 2 ساعات بوو و هەم لە کۆبوونەوەی سێ سەرۆکایەتیەکە کە من خۆم تێدا بووم و ئەوەی پێڵێن تۆپ میتینگ ینی ئیتر کۆبوونەوەی هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراقا و 4 ساعات بوو تقریبن زۆر بابەتمان مناقەشە کرد. من 3 جار بە سەراحەت لە سەرۆکوەزیرانم پرسی کە ئایا بەردەوام ئەبێت لە سەرفکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەر 3 جارەکە تاکیدی کردەوە کە بەڵێ بەردەوامە بێت تەنانەت باسی ڕێعای ئیجتیماعیم کرد کە 128 میلیارد وتی ئەوە سەرف ناکەم بینیشمان فعلەن کە موچەی پێشمەرگەی سەرف کرد لەگەڵ ئەو مەبلەغەی کە لە جەدوەلی موازنەیە هەیە حتا من پێم وت کە 281 میلیاری سەرف کردوم پێم وت 10 میلیاری غەڵەتە پێویستە 291 میلیارد بێ یعنی على كل زۆر تأکیدی کردەوە لەوەی کە بەردەوام ئەبێ لە سەرفکردنی لەبەرەوەی دەستوری عێراقی لە مادەکانی 15 و 30 31 32 هەمووی تأکید لەوە کاتەوە کە بەرپرسیارەتی دەوڵەتە کە ژیانێکی شایستە و گوزەرانێکی باش بۆ هەموو هاوڵاتیان دابینکە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان با بڵێن بوو بە بابەتێکی ڕێی عام بۆ هەموو عێراق هەموو حزبە سیاسیەکانی عێراق و کوتلە سیاسیەکانی عێراق پشتیوانی سەرۆکوەزیرانیان نەکرد بۆ معالەجەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان طبعا حکوومەتی عێراقی خۆی ئەزانێ هەرێمی کوردستان نزیکەی 300,000 بەرمیل نەوت من باسی معدلەکەم ڕۆژێک 310 فرۆشن ڕۆژێک 20 ڕۆژێک 290 معدل 300,000 بەرمیل نەوت کە ئەفرۆشن ئەوەی بەێمە وتووە ئەمە قسەی سەرۆکوەزیرانە بەو 300,000 بەرمیل نەوتە لەگەڵ ئەو پارەی کە لە عێراقەوە دێ ئەو ڕێی وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت موچەی فەرمانبەران دابین بکە لە شوێنی تری شوتومە هەرچەندە هەندێک خەڵکی پێی ناخۆشن قسەیە تاکیدی لەوە کردەوە ئێمە مانوتەم پارەی بەش ناکە لەبەرەوەی هەرێمی کوردستان 700,000 فەرمانبەری هەیە و 520,000 کەس لە چین و تۆژەکانی تر خانەنشینی شەهیدان ئەنفال کراوان بیمەی کۆمەڵایەتی خاوەن پێداویستی تایبەتەکان ئەمانش شایستی داراییان هەیە 850 900 800 ڕقەمەکە هەر جاری باسی ڕقەمێکە کرێ بەڵام لە بینی
850 بۆ 900 وتمان ئەوانەش وتیەوە بێ خۆیان دابینیکەن بەڵام بە ئێمەی وتی هەندێک بەرپرسی کورد هاتوونە بە منیان وتووە ئەگەر مانگانە 300 ملیار بنێری بۆ هەرێمی کوردستان ئەوە کیفایەتە بۆ موچەی فەرمانبەرەکانی هەرێم. ینی ئەمانە طبعا ڕێی شخصی خۆم ئەمە شتێکی خراپە ئێمە زۆر گرنگە لە هەرێمی کوردستان تاکیدکەینەوە لەوەی کە فعلا ناوی دووبارە نەبێەوە من موعیدەوەم 10 جاری کەش بایۆمەتری هەرێمی کوردستان چێک بکرێتەوە کۆنتترۆل بکرێتەوە و لە قازانجی هەرێمی کوردستان خۆیەتی و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کەسێک ئەگەرک و لە دوو شوێن موچەی هەبێ پێویستێکی ببڕێ بۆی خەرجەکانی حکوومەت کەم بێتەوە و ئەو فەرمانبەرانی کە شایستن کە دەوامەکەن کە ئێستا لەسەر شەقامەکانن مامۆستایە کەرتی تەندروستیە چین و توێژەکانی ترە لە وزارەتەکانی تر پێشمەرگەی ئاسایشە ئەمانە حەقێکی مەشروعی خۆیانە موچەکانیان لە کاتی خۆیان بدرێ و نەبنە قوربان. بەس ئێستا خەڵک قسەی لە سەرەوەی دوایەوەی کەم یاسات چۆ بواری جێبەجێکردنەوە عێراق بەپێی ئەم یاسایە ئایا پارە دەنێرەگە بەپێی ئەم یاسایە پارە بنێرێ بۆ نمونە مانگانە چەند موچە دەنێرێ ئەگەر بەپێی ئەم یاسایە تازە کە ئەمڕۆ بواری جێبەجێکردنەوە؟ وەڵی یاسا لە عێراقا بدایەتی بەرنامەجەکەش تۆزێ باسم کرد بۆ جەنابەت بەپێی تەقریرێکی کە ئەسڵن لە تەقاریری بانکی نێودەوڵەتی وەرگیراوە و مرکزی دراساتی استراتیجی دەولی ئەمریکی راپۆرتێکی ئامادە کردووە. طبعا عێراق یەکێکە لە خراپترین وڵاتەکانی شەرقی ئەوسەط و شمال ئەفریقیا بۆ احترامگرتنی قانون و لە عێراقا لە ساڵانی ڕابردوش قانونی موازنە هەمووی وەکو خۆی جێبەجێ نەکراوە. ئێمە ئومێد دەکەین کە فعلا سەرۆکوەزیران پابند بێ بە بەڵێنەکانی خۆی ئەوەی کە بە ئێمەی داوە لەو کۆبنەوانەیە و ئەو مەسئولێتە دەستوریش تحمل بکە ئەو 370 ملیارە مانگانە بنێرێ بۆ هەرێمی کوردستان. ئێستا یاساکە ئەگەر بەپێی یاساکە بە چەند مانگانە بۆ هەرێمی کوردستان دەبێت بنێرێت؟ ئەوە بێت تەفسیلی کەین. طبعا ئەگەر بەپێی یاساکە بێ 490 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەران و بیمەی کۆمەڵایەتیە 35 ملیاری 36 ملیاری پێشمەرگە دێتە سەر بێتە 455 ملیار مانگانە. طبعا پەرەپێدانی هەرێمەکان دێتە سەری مەبلەغێکی کەمە مانگی 4 ملیارە بۆ هەر چوار پارێزگاکەی هەرێم و ئەگەر هەرێمی کوردستان نەوت ڕادستی عێراق بکە پترۆدۆلار دێ بۆ هەرێمی کوردستان مانگی 20 ملیارە على كل يعني أشيت تقريبا نزيكي نيوان 550 بو 600 مليار دينار مانغانا هموي تشغيلي واستثماري وبترودولار وتنمية قاليم وهموي لا باشترين حالة على بين 550 و 600 مليار. بەڵێ بەس ئەوەی کە ئێستا بۆ فەرمانبەران ئەگەر یاساکە جێبەجێ بکرێت 455 ملیار دەنێرێت. بەڵێ ئەگەر حکوومەتی عێراقی موچەی فەرمانبەران 291 ملیاری داناوە موچەی فەرمانبەرانی هەرێم 291 ملیارە بیمەی کۆمەڵایەتی 128 ملیارە ئەی شەیدان وەنفالکراوان ئەوە هەمووی 128 ملیاری داناوە و پێشمەرگە 36 ملیارە تقریبا. ئێستا گەر ئێستا بەپی لەمە دوو عێراق بەپی کامیان کار دەکە عێراق بە تەسەووری من یاساکە جێبەجێ دەکە یاخود تەناو 370 ملیارە دەنێرێت. من بە تەسەووری من حکوومەتی عێراقی وەکو حەیدەر عەبادی لە کۆبوونەوەکانە بە ئێمەی وتووە ئەمە قسەی ئەوە یەکەم پابەند دەبێ بە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەگەڵ موچەی پێشمەرگە لەوە زیاتر هیچ بۆ هەرێمی کوردستان نانێرێت. یاساکە پێ دوایە ناچێتە بواری جێبەجێکردنەوە؟ بڕوا ناکەم نەخێر. ئەمە زانیاریە هەر بۆچوونی شخصی خۆتە؟ ئەزانی بۆچوون نییە لەبەرەوەی هەرێمی کوردستان التزاماتی هەیە لەگەڵ شەریکاتی نەوتی و ئەو خۆی معدەل 300,000 بەرمی نەوتە نارداکە. ئەگەر 250,000 بەرمی نەوتی بدا بە عێراق هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 3 ساڵەیە کە عێراق 90 ملیار دلار لە دەرەوەی بودجێ بەکارێناوە 40 ملیار دلار لە نەختینەی دراو لە بانکی مرکزی بەکارێناوە
و 50 میلیارد دلار قەرزی ناوخۆیی و دەرەکی کردووە 90 میلیارد دلاری هێناوە بۆ دامی موازنە و پێدانی موچە هەرێمی کوردستانیش قەرزی کردو من ژمارە قەرزەکان بە تەحدید نازانم چەندێکە 3 میلیارە 2-4 هەر کەسە قسەیەکەکە وەسیقەی ڕسمیم نەبینیوە بەڵام هەرێمی کوردستان ئێستا مانگانە پێویستی بەوەیە ئەم قەرزانە بداتەوە هەرێم پابەند نابێ ئەزانی عێراق خۆشی ئێمە سەرۆکوەزیران بە سەراحەت ئەزانی چی پێمانوت وتی ئەم موازنەیە حبرە لەسەر وەرەقە و ناچێت بۆ جێبەجێکردن سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتر قسەی زیاتر لێسەر دەکەین بەڵێ بینەرانی بڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوێ شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بوشانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە پاکەرەوەی لەش پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ مادێکی زەیتی شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی فێستیڤاڵی بەهار لە ژێر دروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسلوجە ئەنجامەدا لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل گەورەترین بازار بۆ بازرگانان و کۆمپانیای نیشتیمانیەکان ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازار خزمەت باوڵاتیان دەکا فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەد و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالیەتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. زارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک مەسعود پێش ناوبڕەکە بەڕێز وتت تۆ بۆ چون دوایە کە یاسای بۆ جێ عێراق جێبەجێ ناکرد لەبەرەوەی کە هەرێمیش قەرزی کۆمپانیەکانی لەسرە، یعنی ئێستا خەڵک قسەی لەسەرەوەی کە ئەم 370 ملیارە هیچ زەمانەتێک هەیە کە بەردەوام بێم بڕەپارەیە کە ئێستا حکوومەت دابەشیەکە بۆ موچەی فەرمانبەرە؟ عێراق ئێستا مانگانە نزیکەی 7 تریلیۆن و 700 ملیار دینار نەوت دەفرۆشێ. طبعا جگە لە داهاتە غێرە نەوتەکانی ئەگەر ینی هەمووی حیساب بکەین تقریبا عێراق مانگانە 8 تریلیۆن و نیو داهاتی هەیە بە داهاتی ناوخۆ تقریبا، ینی کەم 100 ملیار کەمتر زیاتر. و مەسئلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو بە بابەتێکی ڕێی عام لەسەر ئاستی ناوخۆی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتیش. مجتەمەعی دەولی ڕۆڵێکی زۆریان هەبووە بۆ ئەوەی قەنەعات بە سەرۆکوەزیرانی عێراق و بە ئەحزابی سیاسی عێراقیش بکەن کە پێویستە تەحمولی مەسئولیت بکەن و خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو قەیرانە دارایی تێدایەتی ڕزگاریان بێ. یەک دوو سندوقی درای نێودەوڵەتی تەماشای هەموو عێراقەکە بە هەرێمی کوردستانی شەوەکو یەک وحدەی اقتصادی. ئەگەر لە بەشێکی کێشەی ئابووری هەبێ ڕنگدانەوەی سلبی هەیە بۆ هەموو ناوچەکانی تر. بۆی زۆر تاکیدیانە کردەوە بە تایبەتی بدایەت تاکیدیانە کرد لەسەر دووشت موچەی تەندروستی و پەروەردە. ئێمە راپۆرتێکیان پێشکەش کردین لە عەمان لە ئوردون کە ئاستی پەروەردە و تەندروستی لە عێراقا خراپترین ئاستە لە چاو وڵاتانی شەرقی ئەوسەط و شیمال ئەفریقیا. شیمال ئەفریقیا تونسە، جەزائیرە، لیبیایە، مصرە، سوودانە، ینی عێراق لەم وڵاتانەش ئاستی پەروەردە و تەندروستی خراپترە. ئەمە بۆ هەرێمیشیان بەس بۆ عێراق. طبعا ئەوان ئەڵێ کاڵێ عێراق هەموو یەکرێتەوە. و تاکیدیان لەوە کردوتیان ئەگەر لە هەرێمی کوردستان موچەی ئەم دوو سلکەش نەدرێ ممکنە زەڕەرەکان زۆر درێژخایەن بێ و بە چەندین ملیار دلار چاک نەکرێت. بەس بۆ ئەوە ئێستاژیانی کارمەندانی تەندروستی لە عێراق خۆشترە لە ڕووی موچەیان لە هەرێم. وڵی من وردەکارێکی نازانم، بەس ئەزانم لێرە نیموچە وەرەگرن، ینی خۆی لە هەرێم کارمەندان و چەند ساڵ هەر نیموچۆرە لە عێراقی شەمان ڕێژەیە. نیوموچە طبعا نیوموچەش کەمتریشە لە نیوموچە بنەمایەکی یاسایی نییە، بێ چاکرێتەوە. هەمومان متفقین لەسەرەوە. بۆ ئێستا ئەو هەنگاوی حکوومەتی هەرێم کە تقریبا پێدانی موچەی کردووە بە 180 بەشێکیان هیچیان لێ نابڕێ و بە معادلی وەرەگری تقریبا کاتە 180 موچە. ئەمە هەنگاوێکی باشە، ئەمە منە تووشت نییە، ئەمە دۆخێکی ئابووریە و هەرنگاوێکی باش. ئێستا هەر پارەکەش بەشێکی پاشەکەوت دەکەن، ینی ئەمەش هەرنگاوێکی باشە. من فەرمانبەر حەقی خۆی مەسەلەن لە کاتێککە دەڵێن داهاتێ تاوی پێ بدرێت، فەرمانبەر حەقی مەشروعی خۆیەتی کە مانگانە دەوامەکە لە کاتی خۆیە بەبێ دواکەوتن موچەکەی بدرێتێ. و ئەسڵەن لە هەرێمی کوردستانە موچەی فەرمانبەرانی هەرێم جموجۆڵی ئابووری لە بازارە دروست کردووە. یعنی هەرێمی کوردستان مانگانە 800 ملیار دینار ئەخرای بازارەوە و حرەکەی اقتصادی دروست کرد. لەبەرەوەی ئێمە 3-4 پارێزگای بچووکین و ژمارەکەشمان 5 ملیۆن و نیوە، هەر ئەو مەبلەغە و حرەکەیەکی اقتصادی دروست کرد. بەس بە شێوەیەکی سیژیانی فەرمانبەران لە عێراق خۆشتر نییە لە هەرێم لە ڕووی موچەوە ئەم بارودۆخی کە لە عێراق لە هەرێمای لە عێراق هەیە. هەر کاتێک فەرمانبەر لە کاتی خۆیان موچەی وەرنەگرت، شایستی دارایی خۆی وەرنەگرت، بێگومان ژیان و گوزارانەکەوتە ناخۆشیەوە. و من حقیقەتێک هەیەڵێم فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو بەڕاستی قوربانیەکی زۆر گەورەیاندا و ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو لەسەر ئاشتی کۆمەڵایەتی. تۆ تەسەور کە لە هەرێمی کوردستانە 3 ساڵە ئێمە
ڕەوابەتی کۆمەڵایەتیمان زۆر گرنگە مەسەلەن زاهرەی دزی کوشتن پەلاماردانی یەکتری ماڵبڕی نازام چی ئەمانە لە هەرێمی کوردستانە دروست نەبوو سەر ڕای و قەیرانە لەبەرەوەی ڕەوابەتی کۆمەڵایەتی لە هەرێمە زۆر بەقووەتە و هەندێک دابوونەریت و ئەخلاقیاتی مجتەمەعی کوردی هەیە کە هێشتا پارێزراوە و گرنگە هەمومان ئەزانی زۆر گرنگە هەر کەسێک لە ئاستی مەسئولیاتە بوو بەبێ مزایدات و ئەوانە محاڵی معالەجەکردن بکە من بەش بە حاڵی خۆم هەم بەرپرسانی کورد لە هەرێمی کوردستان هەم پەرلەمان و حکوومەتیش ئاگادارن بەچی تەوەجوهێکیشم کردووە و حتا لە ئاستی حکوومەتی عراقیشە بە شخصی سەرۆکوەزیرانی عراقیشەوە طبعا هاوڕێکانیشم لە پەرلەمانی عراق هەمووی هەر کەسە و لە ئاستی خۆیان جوودی کردووە ئەبێ محاولە بکەین معالەجەی بکەین معالەجەکەش ئەوەیە کە داهاتەکانمان چەندێکە ڕوون بێ خەرجەکان چەندێکە ڕوون بێ حقیقەتێکش هەیە ئێمە لە هەرێمی کوردستانە لە شەڕی ناوخۆ و دوویدارایی و تەنانەت لە دوای 2023ەوە بە بێ پلان خەڵک دامەزراوە بە من خۆم لە ئەنجومەنی وەزیران بووم لە دوای 96 بڕوات هەبێ یعنی بەرپرس هاتووە قایمەی هێناوە 1000 ناو بووە 1000 ناو یەک جا دامەزراندن لە ئەنجومەنی وەزیرە لەم سنوورەیە لەم ئیدارەی ئێرە طبعا لە ئیداری ئەو دیوشە حتمما هەمان شت کراوە و بە یەک جار 1000 ناوی هێنابوو بەڵێ لەبەرەوەی حیزبایەتیە کرا کاکە ئەزانی خۆش نیە ئینسان ناو بێنێ بەڵام ئەمە واقع حالە لە نەتیجەیە گەشتە ئەوەی لە ڕوبەڕووی دیوارێکی کۆنکریتی قوربانی گەندەڵی نیستە کە بەرز و فەرمانبەران بوونەتە قوربانی گەندەڵی بەرپرسانی هێرە ئەزانی سێکە گەندەڵی تۆ بێجارێت تعریفی گەندەڵێکە بکە بزانین گەندەڵێکە چی ئێمە یەکەم پێویستمان بەوە هەیە کە شەفافیت هەبێ لە داهات شەفافیت هەبێ لە خەرجیەکان ئەمە هەیە بڵێن شەفافیت ئەمانە بێ زۆر ڕوون بێ ئێستا ئەوەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ئیعلانی کردووە ئەم بەیاناتانە بە سەراحەت دەڵێ کاکە ئێمە داهاتەکانمان ئەوەندێ پێت ڕوونە جەنابەت ئەم داهاتانە من لە کۆبوونەوەکەی پەرلەمانە کە بۆیان باس کردین بەڵێ بەڵام باسی داهاتی ناوخۆشی نەکردم ڕۆژە نەبات باسی داهاتی تەنکەری نەکردی چ مەزیری دارایی من معلوم ئەزانی لە عێراقیشە لە عێراق ئێستا من ئەو ڕۆژە هەندێک زانیاریم بڵاو کردەوە لە عێراقە 7 ملیۆن کەس موچەوەرێک لە عێراق بە پێی تەحلیلات و ئەو معلوماتانەی کە هەیە نزیکەی 900,000 کەس لە عێراقا بندیوانە ئێمە شخصی سەرۆکوەزیران پێوتین وتی من پلانم هەیە لە عێراقا بایۆمەتری بکەم بۆچی بایۆمەتری بکە کاکە خەڵکی ئەحزاب هەیە دەوام ناکە دەوایری دەوڵەتی عێراقی فولە لە فەرمانبەر کە تەنها ئەرکێکن بەسەر بودجێ عێراقەوە ئەگەر ئەم 900,000 هەر بە ڕێژەش حیسابیکەی لە 123 فەرمانبەرانی عێراق بندیوارە نزیکەی 10 تریلیۆن دینار ساڵانە بەهادەرە ڕوا لە عێراق ئەگەر من چەندی هەرێم بندیوارە لە هەرێمیش هەرێمی کوردستان ساڵتان هەیە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان 697,000 فەرمانبەری هەیە لە بایۆمەتری طبعا ممکنە ناو هەبێت دەبڵ بێ هەیە بێ لە دوو شوێن موچە وەرگێ ئەمە ئەبێ هەمووی تەدقیق بکرێتەوە و هەمووی پاک بکرێتەوە لە حالەتێکە ئەگەرمانە هەمووی پاک کرایەوە و تەدقیق کرا ئەو کاتە زەمانەتی پێدانی موچەی فەرمانبەرانی ترێکی کە شایستان کە 20 ساڵە خزمەتیان ئەوەیە کە چارەسەر بکرێن هەوڵ بۆ چارەسەر بدرێت پێ دوای ئەوانەی کە مەسەلەن ڕابردوو 27 ساڵ گەندەڵیان کرد ئێستا توانن کێشەی فەرمانبەران چارەسەر بکەن ئەنێ و بارودۆخیان مەسەر خەڵکی کوردستانینەوە جۆرێک لەبێ متمانەی و کۆمەڵێک بەڵێنجراوە بە خەڵکی کوردستان جێبەجێ نەکرد زان مەبەستی چێ لە پرسیارەکەت ئەگەر مەبەستت لەم حکوومەتی هەرێمە بێ من قەناعەتم وایە بەڵێ بەڵام ئەبێ بە جوهدی جەماعی ئەزانی ئەحزابی تریش بەشێکن لە کەلتوری ئەم کۆمەلگایە ئێستا من ئەگەر فەرمانبەر بم لە دائیرەیەکە و ئەرک و ئیشوکارم نەبێ قبول ما حکوومەتی هەرێم بێت بڵێ با تۆ دەرکەین و هاوڕێکت بمێنێتەوە کەس ئەمەی قبول نییە ئەچیتە هەر دائیرەیەک هەر ژوورێک بیسی فەرمانبەری تایە باشە لەم بیسی فەرمانبەرای لەوانەیە دوو کەسیان ئیش بکا بە حەقیقی 28 زیادەیە ئەم 28 قبولەکەن پیان بڵێ کاکە ئەوە لە کەرتی تایبەت هەلی کارتان بۆ دیوزینەوە بڕن بۆ کەرتی تایبەت و بۆی خەرجەکانی حکوومەت کەم بێ و بۆی وەزعی خەڵک باش ببێ
ئەمە کەس ئەمەی قبول نییە بەڵام بەرپرسان خۆیان ئەمەیان نەکردووە طبعاً کاکە هەموو حەزبەکان کردویانە بە سێگە بۆی کەس ئەمهین نەکەم پارتی یەکەم بەچێتی دووەم گۆڕان سێهەم کۆمەڵی جەنابەت چوارەم یەکگرتو پێنجەم شوعی ڕاست باش پێ بڵێن ئێستا لەوانەیە من ئەمە خەڵک زۆر عاجز دەکەم لە خۆم بەمە بەڵام ئەمە حەقایقە هەرچی حزب هەیە لە وڵاتەیە دەستی هەیە لە دامەزراندن لە تەعینات ئێستاش زۆربەی حزبەکان بە سەدان پۆلیسیان هەیە ممکن ئەم پۆلیسانە ئەرک واجباتیان نەبێ دەوام نەکەن و تەنها پۆلیسی حزبن و ناوێن پۆلیسی حزبەوتەوە ئەمە حقیقەتە لەوانەیە ئەم حقیقەتانە قبول نەکرێ زۆر تاڵ بێ ئەمە دیفاعکردن لە یەکێتی و پارتی نییە ینی دیفاعکردن لە گۆڕان نییە دیفاعکردن لە کۆمەڵ نییە ئەم وەزعە هەموو ئەم حزبانە دروستیان کردووە ئەنی پێ هەموو حیزبەکان دروستیان کردووە ئەزان چۆنە سێکە مەلەفی نەوتی بەس ئەمە جۆرێک لە ناوپەروەری تێنە نانە باەکش بڵێ لەلایەنەکانی ترغیرێکی هەر کەسە و بە پێی حەجمی خۆی با بێوەش بڵێن هەر کەس بە پێی حەجمی خۆی بەشدار بووە لە دروستکردنی ئەم وەزعی کە هاتۆتە ئاراوە لە هەرێمی کوردستان هەتاوەکو 2009 بزنەوەی گۆڕان نەبووە تەنها یەکێتی و پارتی هەبوو لەگەڵ حیزبە ئیسلامیەکان هەموو ئەمانە پێکەوە بەشدار نەبوونە لە دروستکردنی بەشدار نەبوونە لە دەسەڵاتە مەلەفی پێشمەرگە بۆ نمونە لای یەکێتی و پارتی نەبووە ئەوە بودجە ئەمانە هەموو لایەوان نەبوو جەنابەت باسی تەفاسیلەکە من لە باسی ئیتارە گشتیەکە ئەەکەم چاکردنی ئەم وەزعاش پێویستی بە قەراری دەستە جەمعی هەیە حتى ئەگەر بۆ نمونە بزودنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی حزبی معارەزەن حزبی معارەزە پرۆژەی چاکسازی زۆر باش پێشکەشەکە ئەگەر حکوومەت بەڵام پێشیشان کردووە لە ڕابردوو حکوومەت پێویستە پرۆژێکی لەم بابەتە کە بزانێت جانبی ئیجابیتیایە بۆ ڕیفۆرمی ئابووری باشترین نمونە بەس یارمەتیم بێ باشترین نمونە پرۆژەی چاکسازی تەقاعودی لە هەرێمی کوردستانە ئەم پرۆژەیە کاکە نزیکەی 100 میلیارد دینار خەرجەکانی حکوومەت کەمەکاتەوە پاشەکەوت ناهێڵێ واکە حکوومەت موچە کەمتر بدا ئەو کاتە توانێت پاشەکەوتیش کەمتر بکاتەوە فەرمونون فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە حزبەکەی جەناب و منیشیتیایە لەگەڵ پارتی و یەکێتیشیتیایە لەگەڵ یەکگرتووتیایە ئەوانی تریشتە بەزۆ فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵ داوان کردبوو یەکگرتوو شەرداوان کردبوو کە دەلسەیەکی ناسایی ببەسترێ بۆی زوو پەسەند کرد ئەوە سەرۆکایەتی پەرلەمانە تا ئێستا نەیخۆ بەرامی کارەوە من ئێستا زانیی برای بەڕێزم من ئێستا سیاست ناکەم من ئێستا وەکو ئابووری ناسێک وەکو کەسێکی متەخەسیس لە لیژنەی مالیە باسی معالەجەکردنی مشکلەکانەکەم ئەگەرێتەوە وەکو بەزە تۆ پێ دوێ ئەم دەسەڵاتداران ئێستا پێیان چارەسەر دەکرێت ئەم دەسەڵاتدارانە حزبەکانی ئۆپۆزیسیۆنیش دەسەڵاتن لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی پێک دێ لە ئۆپۆزیسیۆن و لە حکوومەت ئۆپۆزیسیۆنی شەتوانێت بە جوڵاندنی ڕێی عام لە ڕێگای دەسەڵاتی چوارەم کە ڕاگەاندنە لە ڕێگای پێشکەشکردنی بەرنامەی سیاسی ڕێکوپێک و معالەجەکردن ئەتوانێت ڕۆ زۆر باشە بە وەکو کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیەوە دڵنیاوە بن دیواری نی دیفاع ناکەم ئەگەڵ بەڵگەت لای فەرمونیەتی چکە ئێمە لە پەرێزی خۆمان دڵنیای سەبارەت بە و 370 ملیار کە بە ئایا زەمانەت هەیە بەردەوام بێ بۆ نمونە لە بەغداکە حکوومەت ئێستا موچەی فەرمانبەرانی پێدا بەش دەکات هیچ زەمانەتێک هەیە سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەی سەرۆکایەتیەکە من 3 جار تاکیدم لێ کردەوە وتی من ئەمەوێت تەدقیق بکرێت ئەو کاتە تەدقیقی تەندروستی و پەروەردە بوو لە نەتیجەی ئەو تەدقیقەیە ئەمەوێت دەستکەم بە سەرفکردن و هەر کاتێک یەکەم ڕاتبم سەرف کرد بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئیتر ناوەستم لە سەرفکردن بەڵێ زۆر باش ئێستا بەڕێز وتت پارەی یاساکە جێبەجێ ناکرێ کاتمان کەمەوە سەبارەت بە پارەی نەوت سەرۆکوەزیرانی عێراق بە کۆمەڵێک پەرلەمانتاری وتووە ڕەنگە بە جەنابیشتی پارەی نەوت لە 2 بانقە لە بەریتانیا چەندە بڕەکەی پارەی نەوت وڵای بڕێکی نازانم من ینی بەڵە سەراحەت نەشیان تۆ بەڵام ئێمە وەزیری دارایی لە کۆبوونەوەی ئێستا حکوومەتی ئێستا هەرێمی کوردستان لەبەرەوەی تۆزی خەڵک حەساسی هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئێستا تعاونێکی زۆر باشی هەیە لەگەڵ بانکی ناوەندی عێراقی فەرعی بانکی ناوەندی لە هەرێم کراوەتەوە و ئەوەی کە باس کرا لە کۆبوونەوەی پەرلەمانە کە پارەی نەوتی هەرێمی کوردستان ئیتر
ممکنە لە ڕێگای بانکی ناوەندی عێراقەوە بگەڕێتەوە ئەمەش کاتمانەوە بەس سەرۆکوەزیرانی عێراق بەجەناب شتی وت کە پارەی هەرێم لە 2 بانقی بەریتانیە سەرۆکوەزیرانی عێراق بە کورتی بچووکە کاتمان نەماوە باسی ئەوەی کردووە کە پێویستە داهاتی نەوتی هەرێم دیار بێ بە سەراحەت باسی ئەو 2 بانقی نەکردو بەڵام تاکیدی لەوە کردوتەوە کە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بزانن داهاتی نەوتی هەرێم چەند. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق سپاس بۆ بەڕێستان سپاس بەوەی بینەرانی بەڕێز تا بەرنامێکی تر خواتان.